بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵام کاتەوە هەموو کاتێکتان باش لە بەرنمەیەکی دیکەی ژیانەوە هاتوینەتە خزمەتتان بۆ بەرنمەی ئەم جارەمان میوانداری هاوڕەیەکی خۆشەویستەکەین بەناو کاکەنەویدی بەڕێز. کاکەنەوید ماوەیەکە کە لە ڕێزی پێشمەرگەکانی کۆمەڵەدایە و ئەزمونێکی باشی هەیە لە ژیاندا و لە زەمینەی ئاەتیادا بۆ ئەم بەرنامە قبوڵی کردە کە هاوکارمان بێت و لە تەجروبیاتی استفادەکەین. هیواداریم کە ئەم بەرنامەشە بە دڵتان بێ بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە و بەرنامەی ژیانەوە. کاکەنەوید بەخێر بێ. سپاس دەکەم. نیش بەناوبەی خۆم سڵاو و ڕێز و خۆشەویستیم هەیە بۆ بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە، هەروەها بەرنامەی ژیانەوە. دەستخۆشیتان لێکەم کە داوەتمتان کردووە بۆ ئەم بەرنامە لە خزمەتانە. زۆر سپاس. بەخێر بێ کاکەنەوید. کاکەنەوید گیان حەزەکەم سەرەتا لەو پرسیارە دەست پێکەم. تەمەنتان چەند ساڵە؟ تەمەنم 28 ساڵە. سەرەتای دەست پێک و ئاشناییتان لەگەڵ مادە هۆشبەرەکان و مواد مخدر چۆن بوو؟ وەڵایی مادە هۆشبەرەکان ئەنواعی مەوادی مخدرمان هەیە کە ئێستا لە جمهوری ئیسلامیە لە وڵاتی ئێرانە لە وڵاتەکان ترا تەوزیع و تەوزی نەکرێت. چۆن ئاشنا بووی خۆت؟ ئاشنایی خۆم هەروەها لە تەمەنی 20 ساڵە لەگەڵ مەوادی مخدرە، ئەوەی کە لەگەڵ ڕەفیقا بووم، ئەوەی کە مەواد لە ناوی جامعە بە ئاسانی دەسەکەوێت. بعد لە مەرحەلەی بخصوص و دەست و پێکرد مەسەڵەن ئەوڵ مادەیە کە تێکە ئاشنا بووی؟ ئەوڵی مادە ئەلکۆل بوو. سەرەتا بە لە ئەلکۆلۆ دەستم پێ کردووە، هەروەها لە دوای ئەلکۆلەوە بە ئەنواعی قورس، لە دوای قورسە و ئەنواعی مەوادی سیاوسفید، هەروەهای ترکێ ئەڕواتە لە دوای ئەوە ئەڕواتە سەر هێروین و مەوادگەلی تر ئامفێتامین و ئەوانە. یعنی بە جۆرێ ئەغڵەبیت تەجروبە کردە؟ بەڵێ. تەجروبەت هەیە چۆنە، چۆن دەرد و ئێش و ئازاری چۆنە، حاڵەت ڕۆحی و جسمی هەر کامێکی جوان ئەناسی. زۆر باشە. کاکەنەوید چەند ساڵ گیرۆدەی مادە هۆشبەرەکان بوو؟ من 8 ساڵ. 8 ساڵ. بەڵێ. زۆرە، تەمەنێکی زۆرە. بعد لەو ماوە هەوڵتاندا بۆ ئەوەی کە تەرکیبەن بین نەلاوە؟ بەڵێ 3 دەفعە ڕۆیشتومە سەکەم، چەند دەفعە لە ماڵا خەوتم، وەڵێ بەداخەوە چونکە بەرنمەیەک بەدەستمەوە نەبووە کە بتوانم دروست ژیان بکەم، بازم لەغزشم کردووەتەوە، بازم مەوادم مەصرف کردووەتەوە. خۆت هۆکاری دلیل ئەسڵی ئەوەی کە چووی بە سوراغیە گرایش پێیاکێ بە مواد مخدر چازانی؟ ئەوەی بوو کە ئینسانێکی خۆدخا بووم، خۆدمەحوەر بووم، شاخەی ئەنکارم بوو. بنەڕەتی ئەم بیماری ئێمە ترسە، هەموو شتێک لە ترسە و شڕۆع بێت، دێتە شاخەی ئەنکار و خۆدخایی، خۆدکەمبینی، ئەوەی کە مەسەڵەن لەگەڵ ڕەفیقاشەوانە ئەڕۆی لە جەمعێکی گەورەترا خۆتە بینیت کە دابنیشیت لەویا لەگەڵ ئەوانە شتێک مەسرەفەکەم بە خاتریەوە کە خۆت کەم نەێنیت، لەویا تویش دەست بە ئەو کارایت و مەسرف کرد. پس ڕیشەی ئەسڵیەکە ئەو مشکلاتێ چۆن بێژم زۆرتر شخصیەتی خۆتە. بەڵێ. بعد ڕفیقەکان چەنێ هاان دەربوون؟ ڕەفیقەکان 50-50 بوو، چۆن خۆشم تەمایلم بووە. بعد دەستڕەسی بە مەواد چەنێ ئاسان بوو بوو؟ دەستڕاستی بە مەواد هەر ئەو جۆرەکە مەسەڵەن ئەڕۆی لە سوپەرمارکتێک کالەجەیە کە مەسەڵەن شتێک بە ئاسانی دەسەکەوێ، مەوادی مخدری شایسە لە ناو جامعە وایە ڕاحەت دەسەکەوێ، ئەڕۆیتە هەر کوێنێ هەیە. چەندی جمهوری ئیسلامی خۆت لە نزیکە و بینی کردیت لەسەر جامعە مقەسرە زانی بوو ئەوەی کە پەرە بەم مەسەلە؟ بەڕاستی ئەیسا یەکێ لە سەرمایەکان جمهوری ئیسلامی مەوادی مخدرە، چون ئەوەی کە مەسەڵەن ئەگیرێت بە مەوادەوە ئەگیرێ ئێوە نەدادگا وێڵی ئەکەن، کاریان بەسەریەوە نییە، چون واقعان خەریکن لەبان مەواد مخدرە و سەرمایە گوزاریەکەن، هاوردوویان لەسەناو جوانەکان بە خاترەوە جوانەکان نەتان سەریان بەرز بگرن و قسەی خۆیان بکەن، مەوادیان پێ ئان ئێنە ناو جامعە و مەسرەفی بکەن بە خاترەوە سەریان دەکەوێت و نەتان هیچ پێش. لەو ماوە کە هەنگاوتان هەڵگر بۆ تەرکە مادەی هۆشبەر گوتان بەردەوام تەرکودا مەسەڵەن لەغزشت بووە وانە؟ بەڵێ. خۆ
لەو ماوە چەندی خانەوادە هاندەرت بوو چەندی توانیان یارمەتی بکەن یا ئەوەی کە ئایا نەخشە ئەوان زعیف بوو قەوی بوو چۆن بوو نەخشی ئەوان بەڕاستی لە ناو زندگیمان زۆر بوو ئەوەڵ دەفع خۆیان بردمیان بۆ کەمپ تەحوێڵمیان کرد پەزیرشمیان کرد دوایەوە کە لەغزشم کردو کەم ڕەنگەوە بوو یانە حتا خانەوادەش تردمیان کرد مواد مخدر کارێکێنێ بەسەر بنیامە حتا تەواو جامعە لێ بێزارەوێ خۆشەوە لە خۆت بێزارەویت خانەوادیشی تر تەرتەکات تەرکۆ ئەکات گەرەکتی نییە لە بوارە اقتصادیە و چەندی لەتمەی لێتدا لە بوار اقتصادیە و کار لە دەسایت لە ناو ئەشتماعە جایگایەکەت نییە کەسێک تەحوێڵۆ ناگرێت شغڵ و چ بوو عینە شغڵ ئازاد بووم مەسەڵەن لە ئاژانسا بووم لە کارخانە لاستیک بارێزا بووم ئۆپێراتۆر و تەکنیسیان ئێنە بووم و لێ بەداخەوە موادی مخدر وایە لێم کرد کەیتر لێنێ شەعرەوەڵا لە دەستم دەرچوو چەند دەرسەد معموڵەن لە حقوقەکەت ئەچوو بۆ مەصرف 100% معموڵەن ئەنسان ئەنکاریەکە قبوڵەکەی دقیقاً مەسەڵەن ئەگەر دەوروبەریش پێی بێژن باوە ڕیشەی ئەخراجکردنەکەت ڕیشەی دەرس نەخوێندنەکەت ئەدامە تەحسیڵ نەدانت ڕیشەی و تەرکە وەرزشەکەت مەسەڵەن فەرد بووە باشکا چووگە ناو وەرزشکارەکانیشە بەداخەوە ئیسە لەبەرەوەی کە ڕژیم حمایەتیان لێ ناکە مەسەڵەن ئەمکاناتیان بۆ دابین ناکە وەک وڵاتەکانی دیکە ئەوروپا ئەوانیش گرایشیان پێیا کرد ئەبینی مەسەن تەرەف چەند دەورە قارمانیشی هەیە وەلێ خوب ئەو مەسئلە هەیە حادیشە خەریکە گوسەرش پێیاکە وەدێ وەختی ئەترافیانێژن ئەو ئینکارە هەیە قبوڵی ناکە ینی من بۆ خۆم بوو ئەڕۆیشمە بەر ئاەنەکە مەسەن پێمیانە باو چهرە و تاقیری کرد وەزن و هاتکەتە خوارەوە حتا مەسەن سەمیمیترین ڕفیقەکانم بوون قسەیان ئاڵما کرد ناچوومە ژێربارە بوو ئێوەژە و تەجروبیاتە بوو وانە بەڵێ من خۆم 6 دەورە قارەمانی کشوەرم هەیە پەنجەم قەویترین مەردان لە غەرب کشوەرم هەیە وەلێ بەداخەوە ئەوەی کە دەوڵەت حمایەت ناکا ئەوەی کە جوانەکانمان بێکارن دەسەڵاتێکیان نییە سەرگەرمیکیان نییە کە بڕۆن بە شۆنیە لە بێکاری خۆیانە لە ئەوەی کە نازان چی بکەن لەناو ئەو جامعە دەست پێکەن ئەڕۆن بە شۆن شتێکە کە ئەو خەلەیانە پڕۆ بکەنەوە خەلەیەکیان خاڵیە نازان بەچی پڕۆ بکەنەوە لە مەوادای بینن وەختی ئەو مەوادە ئەکێشن ئارامیانەکات ئارام بەخشە وەرزش چەنێ تاسیری بوو چەنێ هاندەرت بوو یا معموڵە نێژنەوەی کە وەرزشکارە ئەرادەی قەوی تریشە بەڕاستی کاتێکی وەرزش ئەەکەیت دروستەوە لێکان وەختی مەواد دێتە ناو زندگی ئەسڵان لە هەموو شتێ بێزار دەکات حوسڵی هیچ نامێنێت بێ خەیاڵی زندگیەویت هیچ شتێکت بۆ مهم نییە متاهل بوونیا مجابێت من زندگیکی نامۆفەقم بووە ئەگەر حەزەکەن وەڵام پرسیارەکە خەمەتانە ئەگەر کێشەتان نییە ژیان شخصیتانە ئێمە وەلێ خۆ حەزەکەین ئەو چون زۆربەی ئەوانەی کە مەسەڵەن گیرۆدەیەن ئەبینین خۆیان متاهلن مناڵیان هەیە مەسەڵەن خاترات ناخۆش زۆر جاداسان هەیە ناخۆش اتفاقایە ناخۆش نەماڵیانەکەوێ زۆر جا مناڵەکان ئەسڵەن ئەنێرن بۆ کڕینی مەواد مناڵێکە 5 ساڵ 7 ساڵ سنیەتی توش هزار کێشە و گرفتەوەنەوە مناڵانە بەتایبەت ئەوانەی کە وا کچن یا ژنەکانیان هەر بەو جۆرە مەسەڵەن گرایش بە تەمایلاتێ غێر ئەخلاقی لێ جامعە پێیاکەن ناچاریشن ینی چون حامیەک نییە ئۆرگانی حامی نییە لەو جامعە من حەزەکەم تەئسیرە ئەوە لەبان ئەوەی کە ژیان و نامۆفەق بوو چەنێ بوو و خۆت بە هۆکاری ێزانەی ئەو مەواد مخدرە بەڵێ وڵات مەوادەکە ئەوە بوو کە زندگی هەموو شتێکی لێم سند ئەوەی لە وەرزشمە کرد ناوێکم بوو لە نێو مەردمە ژنم هێنا دوایەوەکەی تر دووچاری بیماری ئەتیاد بووم دووچاری مەوادی مخدر بووم ئەوە بوو کە حتا ژنەکەیشم تەرکمی کرد بە خاتری مەوادی مخدر دوای چەندێکە و دوای 1 ساڵە ناخۆشە سەختە کە ژیانیش ئەشێوێ من بۆ خۆم وا بووم کە تێکیدا ژیانەکەم شەدیتر گرایشم پێیا کرد یانەی ئەو خەلاعە کە بوو
احساس مگر بۆ پڕە بێتەوە مەسەن کێشەکانم حلەکە لە حاڵێک ئەوێتە تەلەمباری کرد بە سەریەکە ناخۆشە بەڕاستی وتان هەندەرت بوون بنەماڵەکەت یارمەتیتیاندا لە چه ڕەوش هەیە بۆ زۆرتر استفادت کرد کامی باشتر بوو وڵایی ئەوەی کە ڕۆیشتمە کەمپ ئاخر دەفعەکە لەگەڵ سریکە لە دۆستەکانمان قسەم کرد لەگەڵ بەرنامەی NA ئاشنا بووم ڕۆیشتمە ناو جەلەسەکان گوێچکەمدا بە قسەیان وتیان لێرە بمێنەرە و جێگەی خاسێکە لێرە کە بمێنیتەوە ئەگەر تبقە ئەم بەرنامە زندگی بکەیت مطمئن بە لەغزش ناکەیت ئێتم منیش ئەوە بوو ماوەی 9 مانگ ڕۆیشتمە جەلەسە و پاکمە توانیم کە پاک بمێنم ئەوەی کە ڕاهنمام کرد مۆدام جەلەسە ڕۆیشتم قەدەم کارم ئەکرد لە تەک دۆست بێهبوودیە لە ئرتبات هابووم کارمە کرد ئەڕۆشتمە سەرکار کار جەلەسە خانەوادا مسەلسی بێهبوودیە کەتانی بێنیتە ناو زندگی تو دروست زندگی بکەیت ڕەوشتریشتان ئەمتحان کردو بەلەوە بچی دەکەم یا هەیە مەسەم تا دونوشتە مەسرفەکە شتێک جێگوزینیەکە بەداخەوە ئێمە ناو زۆرێ لەوانەیە کە ئێتیادیان بە مادەی هۆشبەر بووە ئەبینی مەسەڵەن شیشە مەسرفەکە بۆ ئەوە تریاکەی ترک بە ئەمە باوەڕێ غەڵەتە یا مەسەڵان حەشیش و ماری جوانە و گوڵ و ئەمانە مەسرفەکە کە مەسەڵەن ئەوان بنێتە لاوە چون تەفاوتێکیان هەیە بەیەکەوە ئەو باوەڕە غەڵەتە هەیە وەلی خۆ دوای ماوەی تماشاکەی هیچی مەسرف ئەوەکەی فرۆ بووە ئەم لایشی فرۆ بوو ینی بە چەند مادە ئێوەیش ئەو شتانە تەجروبە کردو جایگوزین مەوادێ بە جێگەی مەوادێ ترە ئەم بیماریە دوارە سەرچاوکە ئەگرێتەوە فعالەوێتەوە خراوترەوێتەوە ئەسڵامی یەکی خۆم ئەڕۆشتمە کەمپ ئەوەڵ جار هاتمە دەرەوتم ئەلکۆلا خۆم تریاکە کێشم وەلێکان جایگوزین مەکرد جایگوزین مەکە ئەمود من ئەمای کێشم ناچمەوە بە شۆن مەسڵەن دەوا مۆرفین و هێروین و شیشە و ئەوانە وەلێکان دوارە بیماریەکەم عودیە کردە و لە دەفعی قبل کە تەرکم کردو خراوتر ئەوە ئیتر ماوەیەک بوو ڕۆیشتمە باسپەروەری ڕۆیشتمە باسپەروەری متادۆنیان ئەدا پێ متادۆنەکەشم ئیزافە کردو بە ئەو دوو مەسرفەکەی ترکی بوو متادۆنەکەشم ئیزافە کردو وەلێکان هیچ دەردێکی لە من دەوانە کرد متادۆنەکە خۆدە جمهوری ئیسلامی هێناویەتە ناو مردم مەرگە خاموشە سمێکە حتا لە مۆرفین لە ئامفتامین سەنگینترە کەسکەلێکە مەسڵان تەزریق ئەکەن حتا ئەگەر دەسی سیلۆ متادۆنە بخۆن تەزریقەکەیان لە فکرەوە چێتەوە بەڕاست ئەوە خەتەر من بینیمە مەسەڵەن فەرد ئێتیادی بە تریاک و ئەمانە بووە یا بە هێروین بووە کاتێ لە متادۆن استفادەی کرد اتفاقاً تەرکە متادۆنەکە بۆی فرە سەخترەوە بووە ینی جالبیش ئەوەیە من خۆم مەسەن لە ناو شارسنام بینی زۆر دەفاترە مواسسات و شتە هەبوون کە ئەمەڵەن بە شێوەیە قاچاقی یان ڕەواجیانەدا مەسرفەکەی ڕاحەت ئەوتوانی مراجعەکە یا حتا مەسەڵەن بان باشکا بوو لە خیابان فردۆسیە لێنە فرە کەس ئەی فرۆشت بە شێوەیە بەناو قاچاق ئەوان لەکوێ هێرم قەتعەن دەسێکا لە پشتەوە قەزیەکە ئەوە دایان لە دەستڕەسە ئێمەیش پێمان خۆشە کە ئیسە شادت بینین سەرحاڵت بینین کاکەنەوەیت بینەرانێکیش کە لە شارسنە و لە کولەن کوردستان جنابەت ئەبینن ئێمەش هیوامانەوەیە کە ئەو ڕفێقانە دێن بۆ ئێرە مشەوقێ بن کە بزان شۆدەنیە زۆر جار مەسەڵەن فەرد ناومی دەوێت لەغزشە کاتەوە ئێمە وانە بە تەبعیە زین چون خۆشمان بۆمان پێشادە خۆشمان بارها لەغزشمان کردە حەزەکەم خۆت لە زوان خۆتەوە بێژی چەندی ناومیدی حاکم بوو چۆن بەسەر ناومیدیەکانتە توانی تەسەلوت پێیاکە ناومیدی یەکێ لە شاخەی بیماریاتیادەوەسە کە ناومیدی ئێنێتە سوراختەوە ئەم ناومیدیە ئەسڵەن ئەو جۆرەکە باسمان کرد لە زندگی ناومی دەوی هیچ ئومیدێک کۆ نامێنێت بە زندگی خانەوادە دایک باوک ژن مناڵ هیچێکت بۆ مهم نامێنێت فقط هایتە فکر ئەوە کە بە جۆری مەوادەکە تەهیە بکەیت ئیسە بە دزی بووە بە هەر شتێ بووە تەهیە بکەیت مەسرەفی بکەیت ئەمە بێتە زندگی ڕۆژمەڕەت چۆن لەبان ئەو ناومیدیە توانێت غەلەبەکەی لەبان ئەو ناومیدیەوە تبقە ئەو بەرنامە تبقە دۆستکەل بێهبوودی کەوتیان لەناو ئەم بەرنامە بمێنەرەوە هەموو شتێک تەغیرەکات بڕۆ سەرکار کار بکە
بێ بڕۆ سالم زندگی بکە بێدونە مەواد مخدر زندگی تەغیرەکە زمانێکە ڕۆیشتمە سەر کارکارم کرد زندگی دووبارەم دەست پێ کردە و ئومید بازم هاتەوە ناو زندگیم خانەوادە تەحوێڵمی گردە و خانەوادە پەزیرشمی کرد زندگیم دروستەوە بووە و تەوەلدێ دووبارە بوو بووم پس ئێوە ئەو جەلساتێن ئەیە مؤسرە زانن جەلسات ئەی مؤسرە بوومانە حتا 15 ساڵ 20 ساڵ مەوادی مەصرف کردووە وەلێکان پەیامێکیان پێداوە ڕۆیشتووە تەرکی کردووە هاتووە سەناو بەرنامەی معتادانی گومنام جەلسێ NA هاتووە بۆ ئێنە طبقە ئەو بەرنامە طبقە 12 قەدەم زندگی کردووە ڕاهنمای کردووە لە تەک دۆست بێهبودیە لە ئرتبات هاتبووە جەلسات وە مشارکەتی کردووە پاک ماوە چەنێ حالە دەستڕەسە ئەوانەی کە ئیسا ئەو کێشیانە هەیە ئەمە خەتەرمانە و هەوڵاتیانەشا و بینەرانە کە ئەو کێش و مشکڵات تێکێ ڕۆژانە دەرگیرن چۆنتان دەستڕەسی بە NA پێیاکەن چۆنتان بڕۆنە سوراغی تەماسیان لەگەڵا بگرن ئەوەی کە لە ئەوەڵۆ ئەڕۆیتە ناو NA دۆسە بەهبوودیەکان بۆ ئەوەڵ جارتێن ژمارەت پێیان ژمارەت لێ ئەسێنن لەگەڵ یانە هایتە ئرتباتە لە سنا لە هەموو شوێنێک کاتووە و مەرکەز بەهداشتەکان جەلسەیە هەموو ئێوارەی جەلسە بەرگوزارە بێت هەموو ڕۆژێ هەیە خانە بەهداشتەکان هەیە ڕاهنما لە دەستڕەسایە دۆستی بەهبوودی لە دەستڕەسایە ئەتوانی هەموو ڕۆژێ بڕۆیتە جەلسە ئەحساسی ڕۆژ و بێژی مشارکت بکەی حاڵ خاسیت حاڵخراویت بێژی لێنا پس هات دەستڕەسە یعنی بەعام لە تەواو شارەکانە لە تەواو سەبکێکیانی ینی لە ناو دەفاترێ بە قۆقەت بێهداش و دەرمان و ئەمانە فۆقلا دەست بۆ جۆرە بێ فرە باشە یعنی ها لە دەمە دەسە ئێمەش ئەو ڕەوشە گەرەکمانە بە بینەرانمان معڕفیکەین کە دەمە دەست بێ نەترسن ینی شەک و شوبهەنەیە بە دڵیانە کە بڕۆنە سوراغی وەختی نمونەیە مۆفەقە بینن کە جواویداسۆ من خۆشم چەندین موردترم هەربینیە لە تەریق جەلساتێن ئەو بەڕاستی مۆفەق بوون ینی ئرادیان تەقویت بووە ئینسانێتریان دەراتە لێ دەراتە من هەلە فکرم شاید جنابیش و ناوەکەی لە خاترمیە دەقیق وەلی کابرایەک بوو دانی لە گەورەترین هەروین فرۆشەکان نەبوو لە پاساژی بوو لەوەڵ خیابان حەسەناوەتی بەرەو سەرەوە بووە کتی و فرۆش ئەیوت من زمانی مەسەڵ مەوادم ئاوە ئەدا بەدەست مناڵ خەڵکە و وەلی ئیسە کتێوان بەدەست مناڵ خەڵکە یعنی ئەو تاغیر تەحوڵە لە زیهنیە ئیجاد بوو لە ئەو ئەنسانە و مەسەڵ هاتووەم ئەنسانەیەتر بە دیدگایەترەوە بە تەفەکوراتێترەوە بۆ خۆ چۆن بوو چۆن مەسەڵەن ئەوەتە تەجروبە کرد و هاتی بۆ ئێرە یا ئەو حس شۆڕشگێریە لە وجودت ئیجاد بوو بەڕاستی کاتێککە پاکەوە بوومە و ڕۆیشتمە ناو جەلسە زندگی دووبارەم تەجروبە کردە و لەگەڵ ڕاهنماکەما قسەم کردوت من ئەمەوێت حسێکم هەیە ناتوانم لە نێو ئێرانادا بنیشم لەوێ ناتانم زندگی بکەم وتی گەرەک بڕۆی بۆ کوێنە وتم گەرەکمە بڕۆم بۆ شوێنێ گەرەکمە بم بە پێشمەرگە وتی ئەڕۆی بۆ کوێنە وتم ئەڕۆم بۆ کۆمەڵە وتی وادارم کە سەر کەوتوو بیت تەشوێقمی کرد وتی ئەڕۆی تێنە مەوادی مخدر نییە وەلێ لێنە ئەلکول هەیە هۆش خۆتۆ بێ چۆن ئەلکولیش نوعی مەوادی مخدرە بیماریەکە دوارە فعال دەکاتەوە ئەو دەکاتەوە ئەگەر مەصرف بکەی اتفاقا بە نوکتەی زۆر جوانە شارە کرد زۆر کەسێ جێگوزینیەکە ینی بەداخۆ ینی ئەلکولەکە فرەشە دیتر مەصرفەکاتەوە ئەمەڵەنەوێتە ئەلکولی بۆ ئەو ڕفێقانە چ پەیامێک هەیەکە نەڕۆن بە تەرەف ئەلکولە نیازێکیان پێ نییە ناوێ ئەسەن جێگوزینیکەن چی پێویستێک کەس بۆ ئەشێ مەسەڵەن ئاوا کارێ بکەن کە من بینیمە باوەڕکە ئەتیاد بە ئەلکولەکە زۆر خەتەرناکتر بوو ینی وەختی فەر بوو گەسە ئەلکولی شەدید ڕفتارهایەکە کە لی بینیمە بەڕاستی لە مەوادەکە زۆر خەتەرناکتر بووە ینی ئەسان کنترۆڵی ئاعزا و جەوارح بەدەنی حتا ئەندامهای داخلی نەماکە ئەم بە چاو خۆم بینیمە چ پەیامێک هەیە بۆ وانە کە نەڕۆن بە تەرەف ئەلکولە ئەلکولیش خۆی هەروە کە لە ناو جەلسەکان ئاباسەکرێ ژێ ئێمە ئەلکولمان مەوادی جیاگانە ئەزانی خۆلیکان ئەلکولیش خۆی نوعی مەوادی مخدرە کە لەبان مێشکە و تەسیر دەهانێت
بۆ ئەعزای بەدەن بۆ معدا بۆ کولیە بۆ کەبەت خراوە ئەوەی کە مەسەڵەن ئێمە بیماریەکەی مێشکمانە عەزیەتمانەکە ئەگەر ئەو ئەلکولە مەسرەف بکەین بە دوای ئەوە مێشکمان دوارە عەزیەتەوێ دوارە بیماریەکەمان عەو دەکاتەوە ناتوانین کە مەسەڵەن دوارە کۆنتترۆڵی بکەینەوە ئێمە ئەمانەیە مەسەڵەن بۆ یەک بار مەسرەفی بکەین وەلێکان کۆنتترۆل لە دەستمان خارجەوێت ناتانین کۆنتترۆل شدە ناتانین مەسرەفی بکەین هەر ئەوێتەوە ئەو جایگوزینە کە باسمان کرد حەزەکەم بۆ بینەران ئەوە باسکەم کە هەر لە بوارە علمیش هۆشتە ئیسبات کراوە مەواد مخەدر بەعام مادە هۆشبەرەکان حتا ئەلکولیش لە بەخشی ئیحساسیە مەغزە بیشتر ئەوەی کە مربوطە بە ئیحساسات و ئەوات فۆمانە تاسیردانێ بۆیە ئەو بەخشە تەقویەتەکە مەوادەکە ینی لە بەدەنە ئینسانە تا ڕادەیە مەسەڵەن سری هۆرمۆن تەرەشوحەوەی بۆ مواقعەیەکە ئینسان ئەترسێ مواقعەیەکە خەتەرێکە مواجه هەوێ ئادرناڵین کە ئەڕواتە سەرەوە ئەو هۆرمۆنانە تەرەشوحەوەی حاڵەتێ وەک ئامفتامینێ وەک مورفینێ شتێ ئاواسە هۆرمۆنای وەک سەرۆتۆنین و شتەیە ئەی هێرێتە خوارەوە مثلا میزان ئادرناڵینەکەی دەخوارەوە کە دووچارە شوکە قەلبی و ئەمانە یا شوکە مەغزینەوی هەمزەمان بتانی خەتەرەکەتیش ترسەکەتیش تێکە مواجه بووی ئەویش مەسەڵەن پیشتە سەر بۆیە چۆن ئەو بەخشە تەقویەتەکە بەخشە ئیحساس و عەواتفەکە لەم نەواحیە بەخشی منطق لە قباڵی زەعیف بووێتەوە ئەوە ساکە زۆر وەخت ئێمە ئەبینین کە فەردێکە تووشە مادەی هۆشبەر بووە ئەتیادی پەیاکردە عملاً لە ئەوەی کە بتانێت تەجزیه تحلیل منطقی کات یا ڕەوابەت منطقیە بین علەت و معلولەکان پەیاکەکانمانە چەندێم حەوادث و اتفاقاتە بەیەک و مرتبطن چه ارتباطیان هەیە بەیەک و عاجزە لەوە ئەو ارتباطیە بۆی زمانێکیش کە تەرکیات تێ ئەلکول جێگوزینیەکە اتفاقاً ئەلکولەکە ئەچێت و سوراخەرەوە بەخشە ئیحساسیە یعنی ئێنە دووبارە فعالە کاتەوە تەواو خاتراتی کە مەسەڵەن هین گوزەشتەیە لەکوێنە حتا بۆ ئۆڵجار دانیشتە من ئەمە خاترێکە گەیاڵمە بۆ بینەران هاوڕێکمان بوو 20 ساڵ لە نۆروێژە زندگیە کرد پێشتری مەسەن لە سنە ژیانیە کرد ئەو ئینسانە کێشەیەتیادی بوو مشکڵەتیادی بوو وتی 20 ساڵ من لە نۆروێژە بووم دوای 20 ساڵ کە هاتمەوە بۆ ناوسنە هێشتا و تەسویرە لە پیزەمینەی زێنمە بوتی لەو مەحەلەوە کە پێشتر لێنە دانیشم لە فڵانە ماڵە وتی دامە لای ماڵەکە دووبارە هەوەسم کردو ئەو مەسەلە هەیە ینی فەرد وەختێکە ئەلکولیش مەسرفەکات تەقویەتیەکەوە قەزیە بۆیە ئێژن بەردەوام بن کە ئەو ڕفێقانە کە هانە جەلەساتێن ئەیە ئەچی بۆ لایەن یا لە ناو جەلەساتە مدام شرکەتکەن کاکە نەوید ئێژن 12 قەدەمی هەیە وانە ئەتیان قەدەمەکانمان بۆ ناو بۆی بەسەر چاو قەدەمی یەک ئاشنایی لەگەڵ بیماریەکەی خۆتا هەست کە چەندانە شاخەی هەز خۆتکەمبینیە غورورە ئەنکارە خۆتخاییە خودمەحوەریە ئەمانە دی لەگەڵ یا ئاشناوی ئەقراری پێ ئەەکەیت ئەقراری پێ ئەەکەیت تەوزێحی ئای گەرەک تەیتر ئەم کارانە ئەنجام نایت ئەقراری پێکەی کە ئەرێ ئاغم من بیماریکم هەیە بە ناو بیماری ئاعتیاد لە قەدەمی دوایە ژێمە بە ئەو باوەڕە ئەگەین کە نیروی بەرتر هەیە ئەتوانێت سڵامەتی ئەقڵمان پێ بگەڕنێتەوە قەدەم دوو مەسڵان بە فەرزی مثال کەسێک کە سڵامەتی ئەقڵی بێ لەگەڵ خۆیان مەواد حەمەڵ ناکە لەگەڵ خۆیان مەشروباتی ئەلکولی حەمەڵ ناکە وەسە شتێکی بڕۆیتە لای دکتۆرێ بێژی قورسێکم پێ بە کە سێکتای قەلبی بکەم بمرم ئەمە سڵامەتی ئەقڵ نییە قەدەمی سێش هەروە کەوێژم بۆتان قەدەمی سێ ئەیژێ بۆ ئەوەی کە زندگیمان بیاینە دەست ئەو نیروی بەرتەرە و ئەو نیروی بەرتەرە ئێمە عمەڵکردی خۆمان ئەنجام بین ئەگەر کارەکانمان ئەوەی نەپێشەوە ئەگەر ڕۆیشتە پێشەوە کە خاستنە ڕۆشتە پێشیشە و خۆمان ناڕەحەت ناکەین قەدەمی 4 و 5مان هەیە قەدەمی 4 یەکێک لە مهمترین قەدەمەکانە قەدەمی 4 و 5 قەدەمی 4 لە مۆردی کینا ڕەنجش قزاوەت حەسادەت نفرەت ئەمانە ئێنید بێباکانە ئەینوسی لە بان کاغەزێکە و ئەینوسی کاغە لە کاتی مناڵیەوە تا ئەم تەمەنەگەیوید
چیت گەلێ عەزیە تۆ ئەکا خانەوادەیە ئشتماعە ڕەفێقە لە تمەت لە کەسێ داوە کەسێ لە تمەی لێ داوە هەمووی ئەنووسی لە قەدەمی پەنجاتی ئەیخوێنی تۆ بۆ ڕاهنماکەت قەدەمی 6 و 7 بۆ نەقسەکانە نەقسەکان و ئایتە دەستی ئەو نیروی بەرترە و قەدەمی 8 قەدەمی 8مان بۆ ئەوەی کە بۆ جوبران خسارەتە قەدەمی 8 بۆ جوبران خسارەتە لە قەدەمی 8 ئەوەی کە خسارەتت وارد کردووە بە کەسێ دڵی کەسێکت ڕەنجاندوێ دێ ئەینووسید ئەڕۆی جوبران خسارەتەکەی بەڵام مەسەڵەن شتگەلێک هەیە وەکو ئەوەی کە لەگەڵ دەوڵەتە مەسەڵەن کێشەیەکت بووە ناتانی بڕۆی جوبرانی خسارەت کە ئەشێ بە مشوەرەتەوە بێ لە قەدەمی نوە لەگەڵ ڕاهنماکەتان مشوەرەتەکەی لە تەک دۆسی بەهبوودیان مشوەرەتەکەی بۆ جوبرانە خسارەت بە فەرزی مثال ئەوەی کە لە نێو خانەوادە دانیشیت زندگیەکەیت مەواد ناکێشی احترامیان نەگری شتێکێنی تۆ بۆ ماڵ ئەڕۆی ماچی دایک و باوک دەکەیتەوە دڵیان بەدەستێنی ئەمە جوبران خسارەتێکە ئەوەڵ کاتیش ئەبێ لە خۆت جوبران خسارەت بکەیت چۆن تا خۆتت خۆشنەوێ ناتانی دیگەرانیشت خۆش بوێ لە قەدەمیدا ئەبێتە ترازنامێ ڕۆژانە مەسڵەن لە قەدەمیدا دێ ئێژێ ترازنامە ڕۆژانە ئەم ترازنامە هەموو ڕۆژێ ئەینووسی کاری خاست کردووە کاری خراوت کردووە چیت کردووە چیت نەکردووە ئەینووسی دیت لە بەیانیەکەیە ئەو کارە کە خراپە لایەوەی ئەو کارە کە خاسە ئەینی تۆ ناو زندگیت دوارە بیشتر تەلاشی بۆ ئەەکەی لە قەدەمی 11مان لە تەک 12 کۆمەک معتادێ بە معتادێ ترا ئێمە ئەڕۆیشتینە لای دوکتەر ڕەوانشناس مەزاهب ئەم لاوە لە هیچ کامینەیەتانی بۆ بیماری ئێمە کۆمەکێکمان بکات وەلێکان زمانێککە چینە ناو معتادانە گومنام زانیمان کە کۆمەکی معتاد بە معتادێ ترا مێشکی خۆمان بە دەردی خۆمان ناخوا بەڵام بە دەردی ئەوان نەخوات لە قەدەمی 12ژێ من ئەو زندگیمە داوە بە تۆ من ئەم کتێومە ئەم زندگیمە داوە بە تۆ ئەم ژیانمە داوە بە تۆی سە دروست زندگیەکەی بڕۆ عشقی بلا عەوەزێ بە ئەو یەک نەفەرە کە ئەو ڕۆژە تۆ هاتی ئەو کاتە لە فکرەوە نەچێتەوە کۆمەکی ئەویش بکە دەستی ئەویش بگرە عشقی بلا عەوەزی پێ بەبا ئەویش ژیان کاوەکو تۆ ئەویش زندگی دروستی بێت زۆر باشە عادیە اتفاقا فرە مهمە ئەوەی کە ئینسان نەتەنها هەر بۆیەتیات ئینسان زۆر مەسەن کێشەی ئەخلاقیمان هەیە معموڵەن ئینسان مەغرورە ئێترافی پێ ناکە ئەوەی کە ئێترافەکەی کە من کامڵ نیم موجودێک کامڵ نیم منیش موجودێکم دارایی نەقش و نەواقس مادام کە ئەومانە قبول کرد نەتەنیا بۆ کێشەی ئێتیاد بوو زۆربەی مەسائلتر مەسەڵەن حتا لە بەرخوردمان مناسباتمان یەکترە لە ناو ئیجتیماع لە ناو کۆمەڵگا ئەگەر ئەوە قبولکەین پس هانیشی بۆ ئاین هەنگاویشی بۆ هەڵەگرین بۆ ئەوەی کە نەقسەکەمان بەرتەرەف بکەین ئەوە زۆر باشە ئەم قەدەمانە معموڵەن چەندی توولە کێشە مابین ئەم قەدەم تاوە قەدەم یەکێ لەگەڵ بیماری خۆتا ئاشناویت من خۆم سێ جار قەدەمی یەکم کار کردووە چۆن ئەمەوێت بیشتر لەگەڵ بیماریەکەی خۆم ئاشنا بم پس تایمە بۆ خصوصی نیە ئەسڵەن مەسەڵەن من سێ جار لەگەڵ ڕاهنمای خۆمە قەدەمی یەکم کار کردووە چۆن ئەمەوێت بیشتر لەگەڵ بیماری خۆمە ئاشنا بم چۆن هەموو ڕۆژێ بەردە ئەوەی کە تۆ خەورت بێتەوە دێ مشتەگری گەرەکی بەرنامە ڕێزی ڕۆژانت بۆ بکە ئەبێ مۆچی بگریت بزانین لە کوێنەوە دێتە سوراختەوە مچی بگری نێڵی ئەوێ مەسەڵەن فەرقێکی نییە هەمانە 3 مانگ 4 مانگ لەبان قەدەمی یەکە و خەریکە کارەکە هەمانە مەسەڵەن 2 مانگ کارەکە ئەمانە 1 مانگ کارەکات بەستگی هەیە کە مەسەڵەن بیماریەکە و چەندێ فعال بێت چۆن هەمانە بیماری فعالە هەمانە سەڵند ئەو فعال نییە کەمترە نسبەت بە ئەوان یەک شتریش کە بە جوانی شارەت پێکرد لەناو جەلسادن ئەیشە فرە بەرجەستەیە اتفاقا هەرو نەقشی فەردە معتادی یعنی باوەڕکە هیچ دکتۆر و پرۆفسۆری ئەنازی ئەوی فەردە کە هاودەردە فەردەکەیترە ئەو هاوکێشەکەیە ناتانێ دەرکیکە یعنی وەختی خۆت کە دارێ و کێشەی لە تەرەف ئەیە و یا وەک ئینسانی مەسئولیت پەزیر ئەچی دە سوراغ ڕفێقێک و کار و مشکڵیە هەست بۆی باسەکەی
ئەویش پێی خۆشترە یعنی ئەگەر هەر کەسی تر لەو جامعە بێ دوکانداری مەغازداری پزیشکی معنی بێ نسیحەتیگە قینی دێ لە نسیحەتکردن ولی لە ڕفیقەکەی خۆی کە ئەویش وی تەجربەگرە قبول یەکە ئەو فرعادیە ئێوە چەند ئێوەتانە موەسرزانی بۆ ڕفیقەکانتان معتاد جەماعەت خۆشی نای لە نەسیحەت پەزیر نییە ئەوەی کە تەجروبە هەز مەسڵەن ڕاهنمایانی چیان من ئەومە تەجروبە کردووە من چراقەیەکم قستووە سە بەرپای تۆ من ئەو ڕێگە ڕۆیشتوم تۆ بێمەڕۆ ئەو ڕێگە ئەنێتە بەردەست ئەیتر تۆ ئەو ڕێگە نەڕۆی شتێتریش کە بەداخۆ کات بەنامەکەمان کۆتایە فقط شارەکەم ئەوەی کە ئێمە بەناو ێژی نەقسەکانمان قبولەکەین بەناو دانایە گەورە یا بە ئێستلاح نیرویە فەراتر هەر کەسی تعبیری کێس لەوە مەسەن لە مەزاهبە بەناو خوا ناوی لێوەوان لە ناو فەلسەفە مەسەن لە دوای هێگل و شتەوە ئیتر بەناو دانایە گەورە یا خرەدێ ئەو عینەگەیتە ئەسر ڕونسانس خەریب بۆ اتفاقە کەوت و ڕونسانس علمی اتفاق کەفت باعث بوو کە ئەنسان متوەجێ بێت کە نیروی بەرتەرێکە هەست لە واقع هەرو نیروی خرەدیەسا ئێمەش وەختی دووچارێ کێشەیە دەوێن دیگەرانە دوشار مشکڵەوەین ینی بەخشی خرد و منطق مەغزمان بوچکەشی قەویکەینەوە کارکەین لەسەری بۆ یەو جەلەساتە بەڕاستی زەرورە باستا بە عالیشی بووە جواویشی داکەسەوە کاکە نەبیت من زۆر خوشحاڵ بووم لەم بەرنامە بەشدار بووی هیوای سەرکەوتنت بۆ خوازم ئەدبینین سەرحاڵی خۆشزوان و شیرین قسە و ڕووبەبینەران دانیشی ئاوا بوێرانە قساکەی لە دەردەکان و ئێشەکان و کە کێشار ڕاهکاریان بۆ ئێرای ئەوانیش کە هاودەردن جنابەت ئەوێنن قەتئەن ئەویتە ئولگویە باش بۆ بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵ و بەرنامەی ژیانەوە زۆر سپاس دەکەم بۆ بەشداریت هیوادارین لە بەرنامەهای داهاتویشمانە بتانین میوانداری بەڕێزت بکەین لە دووە پەیامت چییە بۆ بینەران لە دووە کاتەکانمانەتانی چەند دقیقە خولاسێکی ئەوەی کە هەر ئینسانی ئەتوانێت ژیانی خۆی تەغیر بات بەدەستی خۆیە چەقاس چەخراو ئەوەی کە بتانیت زندگیکی دروست بێت بتانی شۆڕشگێڕانە زندگی بکەیت بەڕاستی من یەکی پێم خۆشە کە بتانم شۆڕشگێڕانە زندگی بکەم و هەمیشە ئاوا سرم بەرز بێت سەری خانەوادەیشم و سەری ئیجتیماعی خۆم و کەسیش بەرز بێت زۆر جوانە زۆر عادی بوو بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە و بەرنامەی ژیانەوە هاتینە کۆتایی ئەم هەڵقەی بەرنامەکانمان تا هەفتەی داهاتوو بەرنامەیەکی دیکە هەموو کاتێکتان بە خۆشی و سەربەرزی و سڵامەتی هەر شاد و سەربەرز بن. عالی بوو.